مامۆستا من پورێکم هەیە لە خارج لە بەریتانیا باوڵێ لە خارجە لە بەریتانیا مامۆستاگیان قوربانگیان لە خزمەتتان خزمەت لە منەوە مامۆستاگیان پورم بۆ دەرس خوێندن بۆ زمانی ئەو وڵاتە کە پێویستی ئەچێ بۆ بازار شتومەکەڕێ پێویستە و زمانە بزانێت اینجا مامۆستاکانی ئەو وڵاتە ئەوانەیە کە ئەو زمانە ئەڵێنەوە لە کەنیسە ئەیڵێنەوە جا پورم جار وایە بە زمانی بە ڕۆژ مسلمانە پورم جارە بە زمانی بە ڕۆژوە ئەچێ لەوێ دەرسەخەوێن دەرسی ئەو زمانە ئەچێ لە کەنیسەکە دانیشێت جا ئەبێ بزانین گونەهبارە بێ یان نا قوربانگیان جارێ با بزانین کڵێسەکان چی تیاکرێت کڵێسەکان یعنی بەس کڵێسەکان چی تیاکرێت عیبادەتی چی تیاکرێت جارێ ئەو کوفرەی کە لە کڵێسەیە ئەکرێ لە یەک شوێنە ناکرێت کوران ئەڵێن قالوا إن الله ثالث ثلاثة ئەوان بڕیاریان داوە خوا ژنی هەبێ والعیاذ بالله خوا کوڕی هەبێ والعیاذ بالله کەواتە ئەو موقیعە ئەو شوێنە شوێنی شیرک و هەوڵدانانە بۆ خوای گەورە ئینسانی مسلمان ئەبێ خۆی بپارێزێت و ڕەواج نەدات یعنی ڕەشی کوفر زیاد نەکات بۆیە قوربانگیان بە هیچ شێوازێک جایز نییە نەواکە ڕۆژێ لە ڕۆژان باشە دیمەنێکی ئەو شوێنە قسەیەکی ئەو کەسانە ئەو مامۆسایانە کاریگەری لە دڵی ئینسان کات ئینسان دڵی زۆر زۆر ضعیفە قوربانگیان وخلق الإنسان ضعیفە باشە زۆر جار بە هۆکاری خراپەی مامەڵەی مسلمانێکەوە تۆ سێرەکەی کەسێکی بێدینت خۆشەوێت بە تایبەت ئەگەر ببێتە مامۆسا و دەرسوانت پێ بڵێتەوە بۆی قوربانگیانە بێ خۆی پارێزێ بە هیچ شێوازێک نەڕوات ئەتوانێت یعنی بە ئۆنلاین بخوێنێت شوێنی تر هەیە ئەتوانی خۆی تیا پەروەردەکە هەم تێ بگا هەم پێ بگات بۆیە قوربانگیان بە هیچ شێوازێک دروست نییە و جایز نییە باشە عەفوم کە مامۆستاگیان باس کە ئەڕوا ئەو لە کاتی ئەوەیە ناڕۆ کە ئەو بابڵێن ئەو مرۆڤانە ئەو شیرک و گوناحی تێ ئاکەن لەو کاتەیە ئەڕۆکە دەرس یەکەم شوێنەکە شوێنێکی شیرک و کوفرە دووەم قوربانگیان هیچ کەسێک هەشتێکت پێ بڵێم هیچ کەسێک لەو کەسانە بە فری ئەو دەرسانەت پێ ناڵێ ئیلا مونەزەبەیەکی تەبشیریە ئەتێنێ لە کڵێسەیە جارێ بە ئینگلیزیەوە جارێ بە خیاتەوە جارێ بە سەرچاکردن و دەلاکیەوە هەتا وردە ڕات ئەکێشێ و دینەکەت لە بەرچاو جوان ئەکات و خۆشەویستێکات